بەڵێ بینەران وەکو یادیار پشتێک و ڕەوشە هەرێما کوردستانێ بە تایبەتیژی نابەرعالین سیاسیین هەرێما کوردستانێ هەنێکی دووربوون نابەراواندا چێبوو دەبینین ناوا ڕاگەاندنên partiyên siyasî herêma Kurdistanê şerek nabera wan da heye ku vêyekê jî karîgerî li ser rewşa welatiyan çêkiriye ji bo ku em bizanibîn ve yani egerên wan şerên ku li ragihandinê we her wiha dewrê ragihandinê de huşyarkirina xelkî we her wiha ew şerên ku karîgerî li ser welatiyan heye me mêvandariya Doktor Salam Nesreddîn doktora de ragihandinê da kiriye belê Doktor spê de baş tu bi xêratî bo bernamê beyanî baş Kurdistan. دکتۆر ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەرچەندە ڕەنگە ساڵانێکی زۆر بەسەر ئەوەیە تێپەڕی بێکە لە ساڵانی نەوەدەکان لە کاتی کە شەڕی ڕاگەیاندن هەبووە لە کوردستان لە نێوان حیزبەکاندا بە تایبەتی و ئێستاش بە هەمان شێوە ئەو دۆخە دووبارە بۆتەوە کە شەڕ لە ڕاگەیاندنەکان و لە نێوان حیزبەکان بە تایبەت میدیا حیزبیەکاندا هەیە. ئەو شەڕی کە ئەکرێت لە ڕاگەیاندنەوە چ کاریگەریەک لەسەر میدیا دروستەکە و دواتریش ئەگەر بینە سەر کاریگەریەکانی تری لەسەر خەڵک بەڵام سەرەتا با باس لە میدیاکان بکەین تا چەند کاریگەری لەسەر میدیا دروست کردووە. بەڵێ سەرەتا سپاس بۆم دەفەتەوە بۆ میوانداریە تەمان دەبێت سەرەتا لەوە دەست پێ بکەینەوە کاتێک ئێمە قسە لەسەر میدیاکەن و میدیای کوردی و بە تایبەتیش دەبێت بگەڕنەوە ئەو بارودۆخ و زەمینە سازی کە لە سەرەتاوە میدیای کوردی تا سەری هەڵدا کە لە دوای ساڵی 91 و سەرەتاکانی ساڵی باڵێن 92 بۆ کەیتر میدیایەک دروست بوو بە ناوی میدیای حزبی هەر یەک لە پاتە سیاسیەکان بۆ گەیشتن بە جەماوەرەکەی خۆیان بۆ گەیشتن بۆ ئامانجانی کە دەیانویست پێی بگەن هەستان بە دامەزراندی دەستگایەکی ڕاگەاندنی بەرفراوان کە خۆی لە سەر جەمجۆرەکانی ڕاگەیان دەگێتەوە لە ڕاگەانی بیستراوە و بیدراوە و خوێنراو کە ئەمانە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە بەدیهێنانی ئامانجەکانی هەریچێک لە پاتە سیاسەکان بێگومان ئەوەش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەر لە بنەڕەتەوە لە سەرەتاوە ئێمە میدیایەکمان نەبوو یا کار بۆ ئەوە نەکرا کە میدیایەک دروست بێت کە جێگەی هەمووانی تیابێتەوە کە دەنگ و ڕەنجی هەموو پات و گروپە سیاسەکانی تیا بەرجەستە بکرێت کە دەبووە ئەوە لە سەرەتاوەکانی لە باڵێن لە نەوەتەکانەوە لانی کەم لە دوای شەڕی ناوخۆ کە بەداخەوە ڕوویدا ئەوە کار بۆ ئەوە بکرایە بۆ ئەوی میدیایەک هەبووە کە گزاریشتی لە بەرژەوەندی گشتی بکردا بەڵام وەک لە قسەکانی بەڕێستانە ئاماژەتان پێدا ئێمە بەهۆی جیاوازی لە بیر و ڕاکانەوە بەهۆی جیاوازی لە ئایدۆلۆژیا و لە پرۆگرام و بەرنامەی هەر یەکێک لە پاتە سیاسەکان ئەومان بەرچاوکەوت کە استراتیژی و کاری ڕاگەیاندنەکانیش جیاوازی تیا بەدیکرا کە ئەم جیاوازیانە وای لێکرد کە بەریەککەوتن دروست بێت لە نێوان خودی ڕاگەیاندنەکان و دەستگاکانی ڕاگەیاندنیشا چۆن چونکە هەر یەکێک لەم ئامرازانە لەم ڕاگەیاندنە کە دامەزرا و کاری کردو کە لە بوار ڕاگەیاندنی ئیشی کردووە ئامانجی گواستنەوەی ئەو پەیام و زانیارانە بوو کە حیزبەکان بۆ خۆیان هەیان بۆ بیستویانە بیگوازنەوە تەبەن ئەمەش ڕنگدانەوەی لەسەر بیرکردنەوە و تێڕوانین و هەڵسوکەوتی تاکەکانی کۆمەڵگە دەبێت ئەم کاریگەریەش بە دیوێشی تردا کاریگەری لەسەر خودی ڕۆژنامەوانەکانیش دروست دەکات کە بەرکەوتنێک دروست دەبێت لەناو خودی ڕاگەیان کارەکانە کە بەرامبەر بە یەکتری چۆن مامەڵە بکەن بێگوم بێنەوە سەر ئەوەی کە ڕاگەیاندنی حیزبی ڕاگەیاندنێکە دەچێتە خانەی ڕاگەیاندنێکی تایبەت کە کار لەسەر بەدیهێنانی ئامانجەکانی پارت و گروپە سیاسیەکان دەکات کە بەبێ جیاوازی هەر یەکێک لەمانە بۆ خۆی لە هەوڵی بەدیهێنانی ئامانجێکدا بەڵام ئەوەی کە ئێمە بیگەڕنەوە وەکو کورتەیەکی مێژووی سێرەکەین باڵێن ئەو شەڕی کە لە نێوان ڕاگەیاندنەکانە بەدیمان کرد کە سەری هەڵدا بە تایبەتی لە دوای لە ساتەوەخی سەر هەڵدانی شەڕی ناوخۆ بوو کاتێک ئێمەش بە شەڕی ناوخۆیان تێپەڕین بینیمان پارت و گروپە سیاسەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە چیان بە یەکتر کرد چیان بە یەکتر وت چۆن کاریان لەسەر یەکتری کرد لەسەر شکاندن ناوزڕاندن سوکایەتیکردن بە هەموو جۆرەکانیەوە بیرمان نەچێت ساڵی 2012 بە هەمان شێوە لە هەڵبژاردنەکانە هەمان ئەو بارودۆخەمان بینیەوە کە بەداخەوە ئەمە ئیشی ڕاگەاندن نییە وەکو کاری ڕاگەاندن چونکە ئەمای ململانی نێوان پاتە سیاسەکان
ئەگەر لەسەر ئەوە ڕوونکردنەوە بدێ ئامانج لە دامەزراندنی میدیایەک چییە؟ ئامان لە دامەزراندنی کاری ڕاگەیاندن چیە؟ کاتێکە باس لەواکرێ بۆ نە تەلەڤیزیۆنێک ئەبێت کار بکە ئەو تەلەڤیزیۆنە بۆچی کارەکات ئامانجی کارکردنی چییە؟ ئامانجی هەر یەکێک لە دەستگاکانی ڕاگەاندن بۆ خۆی ئامانجێکی جیاوازن ئێمە ناتوانین بڵێن هەموو دەستگاکانی ڕاگەاندن مەبەستم بە شێوەیەکی ستاندارد کاتێک کە میدیایەک کارەکە بۆچی کارەکە؟ میدیا کارەکات دەبێت یەکەم خاڵ یەکەم ئەرکی کاری ڕاگەاندن بریتە لە گواستنەوەی زانیاری واتە سەرچاوەیەکی زانیاریە بۆچێ بۆ جەماوەرەکەی بۆ بینەرەکەی بۆ خوێنەرەکەی بۆ جۆگرەکەی لە ڕێگەی ئەم کەناڵۆ ئەم ئامرازەوە من دەتوانم دەستم بگات بۆ زانیارە من هەموو ڕۆژە ناکەمە دام و دەستگا فەرمیەکان و بەرپرسانی وڵات بزانم چیەکەن و چی ناکەن کەواتە ناوەندەکە چییە بۆ من وەکو هاوڵاتیە کە لە ڕێگەی و ئاگاداری گۆڕانکاری و ڕووداوەکان و زانیارەکانە بن دەستگاکانی ڕاگەاندنە باشە ئەم دەستگا ڕاگەاندانە کەواتە دەبێت چی بگوازنەوە ئەو زانیارە نەبگوازنەوە کە مۆسوقن بڕواپێکراون کە ڕاستن کە بێلایەنە نەبێت بەڵام ئێمە ئەوە لە میدیا حیزبیان نابینین لە میدیای پارت و گروپە سیاسەکانە ئەوە نابین چونکە هەندێک میدیامان هەیە بمانەوێیان نەمانەوێت ئەوە دەگوازێتەوە کە ئامانج و استراتیژی حیزبەکەیە وەک لە قسەکانی پێشەوە ئێستا ئێمە میدیامان هەیە ئەگەر بین پۆلێنێک و بەراوردکاری بکەن لە نێوان میدیاکاندا هەندێک میدیامان بۆ ڕوون دەبێت یا بە چاو دەکەوێت کە تا ئێستاش لە ساتەوەختی دروست بن تا ئەم ساتەوەختە نەبووتە میدیایە کە لە خەم و بەرژەوەندیەکانی هاونیشتمانیان نابێت هاوڵاتیان بێ هێندەی داکۆچی و پارێزگاری لە بەرژەوەندی و بیرروڕا و ئایدیەکانی پارتە سیاسەکە دەکات ئێمە لە دوای ساڵی 2009 کە قسە لەسەر میدیا حیزبیەکەن لە ئێسەدا ئەبێ بگەڕێنەوە سەردەمی دروستبوونی پارت و گروپە سیاسی ئۆپۆزیسیۆنەکە یا لە حیزب ئۆپۆزیسیۆنەکە چونکە بیرمان نەچێت سەرمەکەی جیاوازیە کەوتە ڕوو لە میدیای حیزبیە کە هەندێک داکۆچی کار بوو لە بابڵن پارت و گروپە دەسەڵاتدارەکە چونکە میدیای حیزبیش بۆ خۆی دابەشوو بەسەر دوو جۆرە میدیایکی حیزبی دەسەڵاتدار میدیایکی حیزبی ئۆپۆزیسیۆن بەڵام لە ئێسەدا ئەوەش نەماوە بەهۆی بەشداربوونی باڵن حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لە کایەکانی حکومەتە باشە دکتۆر ینی لە 94 لە کاتی شەڕی ناوخۆ چەک لە جیاتی هەموو شتێک کاری دەکرد ینی دەورێکی ئەوەندە لە ڕاگەاندن نەبوو هەروە ئەو دەورەی هەبوو ڕاگەاندنێکی حەماسی شەڕاوی بوو لە دوای 2003ەوە زۆربەی حزب و لایەنە سیاسیەکان کەناڵی ڕاگەاندنیان کردەوە هەروەها ینی چەند وەکو جەنابەت باس کرد کە ئۆپۆزیسیۆن دروست بوو تەنانەت لایەنە سیاسیەکان کەناڵی ئاسمانی کوردی زیاتریش بوو دەتوانین بڵێن ئێستا ئەو کەناڵە کوردی ئاسمانیانە لە جیاتی ئەو کلاشینکۆفەی 94 بەرامبەر یەکتری بەکاردێنن هەمیشە دەستەباژەیەک هێزە بەکاردەهێنرێت دەوترێت ڕاگەاندن ئەو چەکەیەکە ئێمە دەتوانین بە دوو دیوی جیاوازە بەکاری بێنین دیوێکیان ئەوەیە کە ئێمە بۆ کاری ڕۆشنبیری بۆ کاری هۆشیارکردنەوە بۆ کاری خزمەتی هاوڵاتیان بەکاربێن دیوی کەشان وەکو چەچێک لە دژی یەکتر بەکاری بێنین بەڵێ بەدڵنیاییەوە ڕاگەاندن بگەڕنەوە بۆ پێش ڕاپەڕێدیش ئەوەی کە بە حیزبەکانی کوردستان لە کاتی بەرەنگابوون و ڕوبەڕووبوونان لەگەڵ ڕژێمی ئەوسای حکوومەتی عێراقیە هێندەی ڕادیۆکانی حیزب هێندەی ڕاگەاندنەکانی حیزب بڵاوکراوەکانیان ڕۆڵیان هەبوو باتەقای ئەوەش بابڵێن ئەمە هاوشانی چی بوو ئەو چالاکیانە بوو کە کاتی خۆی پێشمەرگە ئەنجامێدا هەر ئەو حەماسە شۆڕژێڕێ بوو کە لە ڕێگەی ئێزگەی دەنجیگەری کوردستانەوە لە ڕێگەی ئێزگەی کوردستانەوە لەو سەردەمەدا کە جەماوەرشی هەندەدا ببنە پاڵپشتێکی بەهێزتر بۆ هێزی پێشمەرگە بەڵام لە دوای 91ەوە بە تایبەتیش لە سەردەمی شەڕی ناوخۆیە ڕۆڵی ڕاگەاندن لەو ڕۆ پاشەکشەی کرد بگەڕنەوە سەر ئەوتر لە سەرێکە لە دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆ تا ڕادەیەک هێمنێک بەسەر ڕاگەاندنی کوردیا هاتەوە تا سەردەمی کەی دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە ئۆپۆزیسیۆنە کاتێکە بەرکەوتی نێوان حیزبە سیاسەکان کە بەرژەوەندیە حیزبیەکان زیاتر زەقبوونەوە زاڵبوون ڕاگەاندنیش ئەمەی بەخۆ زیاتر بەجەستە کرد ئەمە زیاتر تایە دەرکەوت بۆی ڕنگدانەوەی لەسەر ئەتەچێت و کار و بیرکردنەوەی خودی کادرەکانی ڕاگەاندنیش بەجێهێشت بەمانەوێنەمانەوە ئەو زمانی کە بەکارهێنرا لە کاتی ڕاگەان لە خطابی ڕاگەاندنەکانە ڕنگدانەوەی هەبوو لەسەر ڕەفتاری ڕاگەان کارەکانش بخۆی ئەم ڕاگەاندنش کارش چییە تاچێکی ناو کۆمەڵگەیە باشە دکتۆر ینی وەکو جەنابیشت باست کرد لەوانەیە
ینی بۆ دژاتی بەکاربێنی بە دیوێکە مەسەلەن بۆ لایەنێک کە دژی قەزیەکی قەزیەی نەتەوەی خۆتە لەوانەیە جۆرێک لە جۆرەکان ئاسایی بێ بەڵام ئەوە تا لە هەرێمی کوردستان واخ تەنانەت خەریکە باسی یاخود باسیش کراوە باسی ینی شتی شخصی کراوە باسی خێزانەکانی بەرپرسەکان دەکرێت لەو کەناڵ و لەو کەناڵ و لە کەناڵە جیاجیەکانی حزبەکانەوە ینی ئەوە ناگەێنێت کە هەتا ئێستا ئێمە کارمان نەکردووە کە ڕاگەیانێکی نەتەوەی کوردیمان هەبێت زیاتر کار لەسەر هۆشیارکردنی تاکی کورد بکاتن. ئێمە وەکو بەشێکی زۆر لە مامۆسانی بەشە ڕاگەیان لە چەند هەفتەی ڕابردوودا بەشداریمان کرد لە کۆنفرانسی و شۆپێکی وادەکە کار بۆ دروستبوون و دروستبوونی میدیایکی نیشتیمانی بکرێت. بەڵام دەستودارەی ئێستا هەیە بەدڵنیایی قسەمان زۆر لەسەرەوە کرد لە کاتی لە شوێنی خۆیدا و کۆمەڵک پێشنیارمان خسەڕ من یەوێ بەش بە حاڵی خۆم یەکێک بووم لەوانەی کە قسەم لە جەختم لەسەرەوە کردەوە کە پێویستە میدیای حیزبی سنووردار بکرێت بەو مانایی کە ئەو ڕۆڵی کە ئێستا میدیای حیزبی هەیەی لە تەڵقینکردن و لە پێدانی زانیاری بە هاونیشتمانیان سنووردار بکرێت. ئجا ئەمە سنووردارکردنەکەی چۆنە ئەمە باسێکی کەیە چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێت هەر لە قسەکانی بەڕێزشتا بێمەوە سەر ئەو خاڵی ئەگەر سەرەتا میدیای حیزبی میدیایکی لۆکاڵ بوو بێت ئێستا میدیای حیزبی میدیایکی ئاسمانیە هەر یەکێک لە پارتی و گروپە سیاسیەکان جگەلەوەی کە چەندی کەناڵی ناوخۆیانە ئێستا پەلیان هاویش بۆی کە میدیایەکی ئاسمانی دروست کرد. ئەم میدیا ئەم با پەخشە فازاییانە ئەم پەخشە ئاسمانیانە بۆچی بوو بۆ گەیشتن بوو بە جەماوەرەکانی بۆی دانەبڕن لە جەماوەرەکەی خۆشە بۆی ئەو گرفتانی کە لە ڕێگەی میدیا با بڵێن ڕاگەیاندنی لۆکاڵی و هاتە بەردەست هاتە ئاراوە کە نەگەیشتن بوو بە جەماوەرە جیاجیەکان لە سنوورە جارێک لە ڕێگەی پەخشی ئاسمانیەوە پێی بگات کەواتە دەبێت ئەو میدیای سنووردار بکرێت میدیا حیزبی بە بڕیدی ئەو پشکەدارایی ئەو پارە تەخسیس با بڵێن دابیکردنی پارەی کە لەلایەن حکوومەتەوەیە لەلایەن حیزبەوە لەلایەن پەرلەمانەوەیە هەر لایەنەکەوە ئەمە کەم بکرێتەوە بۆی لە بەرامبەر ئەمەدا کار بۆ دروستبوونی میدیایکی نیشتیمانیکە کە جێگەی هەمویانی تیا بدو ئێمە لە ڕێگەی میدیاکانەوە لە زمانی بەرپرسەکانەوە هەموو قسێگە بیستین هەمووی بازنەوە کات کە لە خزمەتی ئایندەی ئەم هەرێمەداین بەڵام بە کردار نایبیدین زمینە سازیەکان ئەنجام نادرێن کەواتە هێندەی ئێسش لەم ساتە وەختەشدا کە سەیری ڕاگەیانەکانەکەین ئەومان بەرچاوەکەوێت ئەومان بەرجوو ئەکەوێت کە ئەوەی کە دەوترێت فعلەن بە کردار هەوڵی بۆ نادرێت جێبەجێ ناکرێت بەڵکو ڕێگریشی لە بەرامبەرەکە باش ئەوانەی ڕێگری لێ دەکەن چێن حەزبە یان حکوومەتە لەبەرەوەی ئەرکی حکوومەتە لایەنە پەیوەندەرەکانی حکوومەتە کە بەوە هەڵبستێت ینی بەو شێوەیە نەبێت کەەوەی ئێستا هەیە ینی بەو شێوەیە دژبەری یەکتری بکەن ئێمە دەبین ئەوانەی کە پێکاتی حکوومەتیان پێکەداون چەند حزبە سیاسەکان لە دیمانەکانی تەلەڤیزۆنە هەموو کادرە سیاسەکان هەموو بەرپرسەکان ئاماژە بۆواکەن قسە لەسەرەوەکەن بەرپرسە سیاسەکان گوێن بە یەکتری نایەن ئەوە ڕاگەیاندکاری حزبەکانە ینی لە ڕێگای کەناڵەکانەوە گوێن بە یەکتری ئەدەن لەوانەیە مەسەلەن کاتێک کە کەناڵێکی ڕاگەاندنی فلان حزب قسە بەو حزبەی ترەڵێت لەو کاتەیە دوو بەرپرسیە و حزبە لە یەکێک لە یانەشەوەکان دانیشتبوون بۆ خۆیان هەر ئاگان لەو مەسەلەیەش نەبێت باشە بەڵام ئێمە ئەوە هاوڵاتی نییە ینی لەو بینە زەرەکان لە ڕووی دەرونیەوە کاریگەری لەسەر بێت باشە ئەم میدیا حیزبی ئەگەم باز لەوە بکەین ئەم میدیا حیزبێکی لە پشتێتی هیچ دەستگایەکی حیزبی دیە بەرپرسێکی سیاسی بەرپرسیارەتی بەرپرسی نەبێت با بڵێن کەواتە ئەگەر میدیاکە بۆ خۆی بکەوێتە ئەو هەڵەوە کادرەکە بکەوێتەوە هەڵە ڕاگەنەکە کەواتە پێویست بە لە پێچینەوە هەیە وانە ئەم لە پێچینەوەی بۆ ناکرێت کەواتە ئەمە بە دیوێکی کەدا پارتە سیاسەکە بۆ خۆشی بەرپرسیارە بەرامبەر بۆی کە بەرامبەر بە یەکتریەکرێت من ئاماژەم بۆ بە شتێکدا کە لە کاتی دروستبوونی کێشە و گرفتەکانە سیرەکەی زمانی ڕاگەیاندنەکان زیاتر تون دەبێت زیاتر با بڵێن ڕقترە بێت زیاتر کار لەسەر تەشکیلکردن سوکاتی پێکردن ناوزڕاندن ئەمانە ئەکرێت بەڵام ئەگەر ئەمە ئامانجدار نییە پلان بۆ داڕێژراو نییە کەواتە بۆ بەرپرسی دەستگاکە ڕێبەوە ئەدات هیچ دەستگایەکی ڕاگەاندن نییە لەم هەرێمی کوردستانەدا
کە دەستگایەکی حیزبی بێت بەرپرسێکی سیاسی حیزبی لە پشتیەوە نەبێت یان بەرپرسی سەرەکی نەبێت باشە بکەواتە ئەمە خطابی پارتە سیاسەکە ئەگەێنێت بمانەوەیان نەمانەوە ڕنگدانەوەی ئەمە لە قسەکانی پێشمە ئاماژم بۆدا و میدیای حیزبی پەنجەرەی پارتە سیاسیەکانە لە ڕێگەی ئەم پەنجەرەی و لە ڕێگەی ئەم دەواازی و پەیامەکانی خۆی گوازێتەوە. باشە دکتۆر ڕاگەاندکار و ڕۆژنامە نووسەکانی حزبەکان چۆن ئەگەر بە وەکو بڵێن کاری خۆیان بە شێوەیەکی ڕۆژنەمانی بکەن چۆن ڕێگا بە خۆیان دەدەن سەلەم بەم شێوێ هجووم و هێرش بکەنە سەر لایەنێکیکە. ڕەنگە لە هەندێک بارودۆخدا ڕاگەاندکار ببوورم باشتە بڕمەسەن زۆر جار ئەوترێ هونەرمەند مڵکی خۆی نییە مڵکی گشتیە ینی لە هەرێم ببوورە لە هەرێمی کوردستانی ژواکراوە کە ڕۆژنامە نووس مڵکی گشتی بێ خۆی نەبێ لایەنێک نەبێ پێوانە ڕاگەاندکار مڵکی گشتی نییە بەتایبەتی لە میدیا حیزبی ڕاگەاندکاری حیزبی مڵکی حیزبە. دکتۆر ئەگەر باس لە ڕاگەاندنە حیزبیەکانیش بکەین و سەرجەم میدیاکانی هەرێمی کوردستان توانیویانە لە خزمەتی هاوڵاتی هەرێمی کوردستان بن بەتایبەت میدیا کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە بەرەو پێشبردننی کۆمەلگا لە گەیاندنی زانیاری کە لە ئێستادا لە هەموو جیهان سەرچاوی زانیاری و پێشکەوتنی کۆمەلگا سەرچاوەیەکی سەرەکی وێ میدیایە. هەرێمی کوردستان بۆتە سەرچاوەیەک بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگای کوردی ڕێژەیە. ئەم ڕێژەیە چۆن دەتوانین ئاماژە سەرجەم چین و توێژەکان توانیویانە ئەو سوودیان پێ بگات. وەکو قسەکەم کرد لە پێشترا وتم ئێمە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە زانیاریەکان وەرەگرین ئاشنا دەبین بەرامبەر بۆ ڕوودا و زانیار و هەواڵانی کە ڕوو ئەدات کەواتە میدیا بە شێوەیەکی گشتی میدیای حیزبی بێ یا غێری حیزبی بێت بەڵە ڕۆڵی هەیە لە پێدانی زانیاری لە هۆشیارکردنەوەی تاک ئاماژە بە شتێکیشدا بێمەوە سەر قسەوتم لە دوای دروستبوونی پاتە ئۆپۆزیسیۆنەکانەوە ئۆپۆزیسیۆن ئەمەی درکان ئەمەی باسی کە ئەمە میدیای ئەم پاتە ئۆپۆزیسیۆنانەیە وای کرد جەماوەر هۆشیار بێتەوە جەماوەر لە ڕووداوەکان تێبگات لە ڕاستیەکان بزانێت لەو هەڵانی کرد لە پێشودا ڕووی داوە ئاگادار بێت لە ئێستاە میدیای کوردی متمانی هەیە لە ناو خەڵک نەخێر بە بۆ چوون و تێگەیشتنی من و بەو هەڵسەنگانانەی کە ئێمە وەکو کەسانێک لە بوای ڕاگەاندنەکارەکەین دەتوانین بڵێن نەخێر بۆ لەبەرەوەی کاری میدیاکانیش ئێستا کەوتۆتە دابەشم لەسەر دروستبوونیەوە وا بووە یا خود متمانەی باردۆخەکە ئەگۆڕێت باشە ئاماژەم بە قسێکدا ببوورە دێمەوە سەر ئەو خاڵی کەوتم میدیاکاریش مڵکی خۆی نییە چکە میدیاکاریش دەکەوێتە ژێر ئەو بارودۆخ و گوشارانەی کە لە ناوەندە میدیایەکەدا دەکەوێتە ئەستۆی بیرمان نەچێت لە 2009 بە شکل میدیاکارەکان بووم لە میدیا حیزبەکان دوورخرانەوە یان ڕۆشتن بەهۆی گۆڕینی بیرروڕا و ئایدۆلۆژیەکان ڕەنگە بە ئامادەنەوە بێت کارێک کات کە خۆی قەنەعاتی پێێنێت ناچار بۆ کە دوور بخرێتەوە یا خۆی واز بێنێت کەواتە بۆیە ئاماژەم بۆ داوتم میدیاکار مڵکی ئەو ناوەندەیە ئەو دەستگاجە دەستگایکی حیزبی بێ یا دەستگاجی میدیاکارمان نی ئەمە میدیایکارێکی نیشتمانی و مڵکی نیشتمان. باشە دکتۆر ئەرکیەوە هەم وەکو دکتۆرایکە لە ڕاگەاندن هەیە و لە ئێستاشدا لە هەرێمی کوردستان بەشی ینی لە زۆربەی زانکۆکان ئەگەر کۆلێژ نەبێ بەشی ڕاگەاندن هەیە ینی تا چەند توانیویانە وا بکەن کادرێکی ڕاگەاندن پێ بگەێنن ئەوەی ئێستا هەیە لە داهاتوودا بەم شێوەیە نەبێت. یەکشت بخەمە ڕوو ئەوەی کە ئێمە وەکو زانستی ڕاگەاندن کاری لەسەرەکەین کاری ڕاگەاندن پێ ئەگات لای ئێمە وەکو دازگا و ناوەندە ئەکادیمیەکان ئێمە لەسەر کۆمەڵک ئاساسیات و کۆمەڵک بنەمای زانستیە بەڵام مەرجنی ئەوەی کە لە کاتی خوێندن و تاواکردنی خوێندنی ڕاگەاندندا بەدەستی دەهێنێت لە واقعدا 100% جێبەجێ بکرێت چونکە هەندێک ئێمە کۆمەڵک شت هەیە کۆمەڵک پێوە هەیە کۆمەڵک تیۆر هەیە کۆمەڵک بنەمای سەرەکی هەیە کە کادری خوێندکاری ڕاگەاندنی لەسەر پەروەرداکەین و لەسەر ڕاهێنین فێریانەکەن کە چۆن کارکەن بەڵام کاتێک بۆ دەکەوێتە دەستگایەکی وەکو NRT وەکو نمونێک بۆ باسی عێراقم چونکە ئێمە قسەکەمان با بڵێن لەسەر میدیا ئایا ئەوەی کە ئێمە بە خوێندکارەکەمان داوە 100% لێرە تەطبیق بێت بێگومان نەخێت چونکە ئاماژەم بە قسەیەک کرد لە سەرتاوتم هەموو دەستگایەکی ڕاگەاندن استراتیژیەکی خۆی هەیە ئامانجێکی تایبەتی دیاریکراوی خۆیە
بەپێی ئەو ئامانجە دەتوانین ئێمە بێن خزمەت بکەینەوە سوود لەو لایەنە زانستیانە وەربگرین ئێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردووە خوێندکارەکانمان بە شێوەیەک ڕابێنن و پەروەردە بکەین و ئامادەیان بکەین کە هاتنە دەستگایکی ڕاگەاندن وەکو کادرێکی ڕاگەاندنی زانستیانە مامەڵە بکەن لەگەڵ ڕووداوەکانە چۆن کاتێک من ئەم زانیارە بگوازمەوە ئەهەمیەتی ئەم زانیاری لەکوێدایە من بەر لەوەی بێم بۆ ئێرە لە کابال پرسیارێکم لە خۆم کرد ئەم دانیشتنی ئێمە و گفتوگۆیی ئێمە چ سوودێکی هەیە ئایا وەکو بەشێکی زۆر لەو دیدار و دیمانانەی کە هەیە تەنها مۆزۆیەکە ئەو ڕژێنرێ و ئەڕێن تاواکۆتایی پێدێت یان نەخێت ئێمە ئەمانەوێت کارێک بکەین کە فیانەن جێگەیەک بەجێ بێڵن شتێک بکەین کە میدیا کاری لەسەر بکات لە داهاتوودا ئێمە من بەش بە خاڵی خۆم باز دەواکەم لە زانکۆی سلێمانی بەشە ڕاگەاندنیمە چەند توێژینەوەی ماستەر و دکتۆرامان هەیە تا ئێستا میدیایەک نهاتۆ کە بەشێکی زۆری کارەکانمان لەسەر خودی میدیاکان خۆیەتی میدیایەک نهاتۆ بڵێ کاکە ئێوە چیتان کردووە تا چەند ئەتوانین سود لەمە ببینیت بۆی ئێمە بتوان ئایندەی خۆمان کاری خۆمان جا میدیای حەزبی بە یا میدیای بەبێ جیاوازی من ئەمە ئاماژە بەوەکەم کەواتە دەتوانین بڵێن بەڵێ ناوەندەکانی ڕاگەاندن بە کۆلێژەکان بەپەی مانگاکان لە هەرێمی کوردستانە توانیویانە کادرێک پێ بگەێنن کە جێدەستیان دیار بێت لە ناو دەستگاکان ڕاگەاندن و بیرکردنەوە و شێوازی کارکردنیشان ڕەنگە جیاواز بێت لەو کەسانی کە خۆیان وەکو کادرێکی ڕاگەاندن پەروەردەبوون و خود و حەز و خولیان هەبوو. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەلام نەسرەدین دکتۆرا لە ڕاگەاندن سپاس بۆ ئامادەبوونێ بەڵێ بەڕێزان